ئێمە ئیمڕۆ لە 15 هەڵمەتێکی نیشتیمانی بۆ سەوزکردنی هەرێمی کوردستان لە پێناوی ئەوەی کە ڕوبەری سەوزای لە هەرێمی کوردستان زیاد بکەین ڕامانگەیاندووە بە هاوکاری لەگەڵ ڕێکخراوی مێرگ وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو. دەمەوێت ئەوە بڵێم ئێمە ئیمڕۆ لە سەرزەوی یەکێک لە جوتیارە ئازیزەکانی خۆمان لە سنووری پارێزگای هەولێر لێرە وەکو تیمی وەزارەت و فەرمانگەکانمان و لە هەمان کاتیشدا وەزارەتەکانی تر کە هاوبەشن لەگەڵمان بە سوپاسەوە بۆ یەکە ئیداریەکانی ناوچەکە بۆ هاوکارانمان لە وەزارەتە پەیوەندیدارەکانی تر کە بەیەکەوە ئیمڕۆ هەڵمەتەکەمان لێرە دەست پێ کردووە. ئەم هەڵمەتەی وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو لە پێناوی ئەوەدایە کە ئێمە لەگەڵ ئەو گۆڕانکاریانەی کە لە بواری کەشوهەوادا لە دنیادا هاتۆتە ئاراوە و بە تایبەتی بەشێک لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و عێراق و هەرێمی کوردستانیش لەو نێوەندەدا دووچاری گۆڕانکاریەکانی کەشوهەوا کەمبوونەوەی ڕێژەی بارانبارین و دابەزینی ئاستی ئاوی ژێرزەوی بووینەتەوە. ئەمە وا دەکات کە تەئسیراتی گۆڕانکاریەکانی کەشوهەوا لەسەر خاک و لەسەر ئەو پێداویستیانەی کە ژیانی ڕۆژانەی خەڵکی لەسەر بەندە و لە هەمان کاتیشدا لە بەرزبوونەوەی ئاستی پلەی گەرمی کە خۆتان دەزانن چەند ساڵێکە ئێمە لە هەرێمی کوردستان ڕوبەڕووی گۆڕانکاریەکانی کەشوهەوا بووینەتەوە. بۆیە دەمانەوێت لەو سۆنگەیەوە لە ڕوانگەی هەستکردنمان بە مەسئولیەتێکی تەواوەتی بۆ ئەوەی کە بتوانین ڕێژەی ڕوبەری سەوزایی زیاد بکەین. ئیمساڵ وەزارەتمان بڕیاریدا بەبێ بەرامبەر نەمان ببەخشێتە جوتیاران و فەرمانگە حکومیەکان بۆ ئەوەی کە بتوانین وەڕووی دەمەم دەکەمە خەڵکی کوردستان بە تایبەتی ئەوانەی کە پەنا دەبن بۆ بڕینەوەی دار لە شاخەکانی هەرێمی کوردستان لە دارستانە دەستکردەکان لە دارستانە سروشتیەکان بەداخەوە ڕاستە دەزانین کێشەی نەبوونی سوتەمەنی بۆ خەڵکی هەژاری کوردستان یەکێکە لە کێشە گەورەکان و ئەم بابەتە وەزارەتی پەیوەندیدار دڵنیام خەم خۆرانە کاری لەسەر کردووە و پلان و بەرنامەی خۆی هەیە. بەڵام ئێمە وەکو وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو داوا دەکەین کە بڕینەوەی دار لە دارستانەکاندا کەم بکرێتەوە، چونکە ئێمە ناچار دەبین وەکو وەزارەتی کشتوکاڵ پەنا ببینە بەر یاسای بەرکار لە وەزارەتمان بۆ ئەوەی ئیجراعاتی قانونی بکرێت لە سەرجەم شوێنەکانی هەرێمی کوردستان، ئەویش نەک لەبەر ئەوەی کە بمانەوە ئیجراعات لەگەڵ خەڵک بکەین، بەڵکو دەمانەوێت ئەو ئیجراعاتە لە پێناوی ئەوەدا بێ کە بڕینەوەی دار وەسەڵ بە دڵنیاییەوە ئێمە پلانی خۆمانمان هەیە وەکووتم لەگەڵ چاندنی نەمامەکاندا متابعە لە شێوازی بەخێوکردن و پاراستن و گەشەکردنی نەمامەکانیش دەکەین، چکە بە دڵنیاییەوە ئەوەی کە ئیمڕۆ نەمامێکی بچووک دەچێنین بەڵام ماندووبوونی زۆری پێوە بیندراوە و ئەمەش لە پێناوی بەرژەوەندی گشتیە.